گوڵی بەهاری ژینم تۆی ڕانیە دیرۆکی شادی و شینم تۆی ڕانیە سەرچاوی شۆش و ڕاپەڕینی کورد سەرچاوی شۆش و ڕاپەڕینی کورد زوڵای بینین و تینم تۆی ڕانیە زوڵای بینین و تینم تۆی ڕانیە. سڵاوتان لەبێت بەڕێزان، ئەمڕۆ 5/3 یادی ڕاپەڕینە مەزنەکەیە لە ڕانیە و دەڤەری ڕاپەڕین. ئەمڕۆ چەندین چالاکی جۆرا جۆر لە زانکۆی ڕاپەڕین ناوبازار و لە پارکی دەروازە بەڕێوەچن. ئەو دیمەنانەی پشتەوە من دەبینن کەرنەڤاڵی زانکۆی ڕاپەڕینە کە بە بۆنەی 5/3 یادی مەزنەکە بەرز ڕدەگرێت لە زانکۆی ڕاپەڕین. چەندین چالاکی هونەری کەلتوری زانستی تێیدا ئەنجامەدرێت. لەگەڵمدا بن بۆ بینینی تەواوی کەرنەڤاڵی زانکۆی ڕاپەڕین بە بۆنەی یادی 5/3 یادە مەزنەکە. بۆ کولەی شۆخ و بۆ شوێرەکانی بتوێنی جوان و باغ و بێستانی بۆ کولەی شۆخ و بۆ شوێرەکانی بتوێنی جوان و باغ و بێستانی بۆشکی پاشی ئەم خاکە پاکە تاماوم دەڵم شێر و گۆرانی بۆشکی پاشی ئەم خاکە پاکە تاماوم دەڵم شێر و گۆرانی. ئەسڵاتان لەبێت بەخێربێن زۆر سوپاس ئێرەتان ئاوادان کردەوە. یادی ڕاپەڕین یادی ڕاپەڕین هەمیشە بەرز و بەڕێز بێت. من ساوی عیسام خوێندکاری بەشی ئەندازیاری شارستانی لە زانکۆی ڕاپەڕین بەخێرهاتنی هەمووتانەکەم و بەناوی خۆم و هاوکارەکانمەوە پیرۆزبای یادی ڕاپەڕین لە سەرجەم گەلی کوردستانەکەم بە تایبەتی شاری ڕاپەڕین شاری ڕانیە. خوێندکارژی زانکۆ پێم بڵێ بەچی بەشداریان فیستیڤالەت کردووە؟ ئێمە هاوکارەکانم وەکو لێرە ناویان نووسرا و ئەمانی کە لێرن بەشداریمان کردووە بە پرۆژەیەک بۆ دەربەندی ڕانیە. پرۆژەکەمان پێک هاتووە لە چاوکردنی شاخی ڕانیە وەکو ئەیبینن. پرۆژەکەمان پرۆژێکی کولفێکی بەسیتی تێئەچێت شتێکی زۆر بەسوودیشە لەسەر خاڵی زۆر بەسیتە کۆ کردووە. بکرێت بۆ دەربەند پرۆژێکە پارەکەم تێچێت و سوودیشی بەڵێ بێگومان کولفێکی کەم باشە وەکو ئەبینن ئێمە چاڵمان کردوێتە ئەو شاخە. چاڵەکەی ئێمە تەنیا لە 3 پۆینتی زۆر بەسیتا کۆ ئەکرێتەوە. یەکەمیان ئەوەیە ئەگەر دیقەتاندا بێ و بێگومان خۆشتان ڕۆشتن بۆ ئەوەی کەوا ڕەستیفەکە بەردەوام جەنجاڵی تایە. ئەگەر ئەم شاخانەکون بکرێت ئەتوانێت بکرێت بە خانوو ئەتوانێت بکرێت بە دوکان ئەو کەسانی کەین بۆ ئێرە لە جاتیەوەی کەپرەکان لێرەدا بنێن دوکانەکان نەمکەرە ناو ئەمانەوە. ئەو کاتە ئەو کەسانی کەین بۆ ئێرە و شتێکیان پێویست بێ ئەتوانێت لە دوکانەکان لابن یاخود بکرێت بە کافتریایەک بۆ گەنجەکان هەروەها بێگومان ئەتوانێت هەفتانە چەندین کەس لێرە کۆ ئەبێتەوە ئەتوانێت پارێکی زۆر باش بۆ ئەم پرۆژێ دابین بکرێت. هەروەها ئەرزی مەساحیشی نایە بەڵکو ئێمە هەستاین بە کوونکردنی شاخەکە بۆی. زۆر سوپاسان دەکەم بەخێر بن. یادی ڕاپەڕین یادێکە هەموو ساڵێ بەردەوام دەبێت و پێویستە ئەو ساڵانەی کە یادی ڕاپەڕین دەکەینەوە هەردەم ئەو چالاکیانە هەبێت بۆ ئەوی خوێندکاران زیاتر بەشەکانیان بناسێنن. گرنگان چالاکیانە لە زانکۆی ڕاپەڕین لە یادبوونەکەندا ئەنجام بدرێت. بەڵێ یەکەمیان لە بەروی خوێندکاران بە گروپ ئەو پرۆژانە ڕێک دەخەن زیاتر یەکتری دەناسن. دووەمیشیان دەتوان بەشەکەیان بناسێن بۆ کەسانی کە دێن سەیری پرۆژەکانمان دەکەن. زۆر سپاس بە جلوبەرجی کوردیەوە هاتون هەمیشە هەر دڵخۆش و سەرکەوتوو. ئێمە کوردین و هەمیشەش کورد بووین جلەکانمان هەمیشە بەرز و بەڕێز ڕاگەین. زۆر سپاس بەخێر بێن ئێرەتان گوڵی سەر سنگی شێوارەشێم تۆی سەر چاوەی خوێنی سوور و گەشێم تۆی گوڵی سەر سنگی شێوارەشێم تۆی سەر چاوەی خوێنی سوور و گەشێم تۆی بۆ گەشانەوەم دیمەنی قەشانگت بۆ سوودەی بیر و هۆشێم تۆی بۆ گەشانەوەم دیمەنی قەشانگت بۆ سوودەی بیر و هۆشێم تۆی. نیگا خضر خوێندکاری بەشی ئەندازیاری شارستانی قۆناغی چوارم.
پرۆژەکەی ئێمە مەجموعەیەکە یەکێک لەوانە ئەو کورسەیە ئەو مێزەیە کە بە شێوازێکی تایبەت دروست کراوە کە لۆدەکە زیاتر لەسەر ناوەڕاستی مێزەکەیە ئەو قاتانەشی باڵانسیان کردووە بەدەر لەو پرۆژەیە ئێمە ئەو جۆرە پردەمان هەیە کە هەمووکو دیکۆریش پردێکی جوانە بەدەر لەوەش ئەوە شوێنی پیادەیە عادەتەن بۆ ئەو شوێنانی کە بۆ لە شوێنێکە ئاو بەحشتیشی لێبێ باشە بەکارهێنانی بەدەر لەوە ئەو پرۆژەیەمان هەیە ئەوەیان کە لایت ویت ستراکچەرە ئەو بۆ شوێنانە بەکاردێنرێت کە مەسافەیەکی زۆرە وەکو دەتەوێت کە ڤەری بکەی بۆنە بۆ پارک بەکاردێنرێت تۆ دەتوانانی لە فڕۆکەخانەکانیش بەکاری بهێنی کە هەم ئێریایەکی زۆریشت بۆ دەگەڕێنێتەوە ناهێڵێ شوێنەکە خەسار ببێ بەدەر لەوەش لە ڕووی ئیکۆنۆمیەوە یعنی باشە مەصرفێکی زۆری تێناچێت و بۆ کاتێکی باش نامێنێتەوە ئەگەر بێت و دیزاینێکی باشی بۆ کرابێت بەڵێ بەڵێ وەڵاهی وەکو هەم لە ڕووی دیزاینیشەوە دیکۆرێکی نوێیە تازەیە کە لە تێنشندایە باشە ئەگەر دروست بکرێت زۆر سوپاسان دەکەم زۆر بەخێر بێن لە یادی ڕاپەڕین پەشکۆکەی خەڵکی کوردستاندا پیرۆزبایی لە خەڵکی کوردستان لە کەسوکاری شەیدان لە خانەوادەیان لە ڕوحی شەیدەکانمان شاد بێ یادی ڕاپەڕین یادێکی زۆر مەزن و پشکۆی ئازادی بەرەمێنە ڕزگاری بەرەمێنە خەڵکی کوردستان لە جینۆسایدکردن ڕزگاری بوو بۆی پێویستە بەدەر لەو کەم و کوڕیانی کە هەمانە لە دەوڵەتداریدا ئەم یادە پیرۆزە هەم ساڵە بە بەرزی بکەینەوانێ و جارێکی تر پێداچنوێ بکەین بە 30 ساڵ حکومڕانتی کوردیدا و بتوانین جارێکی تر دەستکەوتەکان ڕاپەڕین وەکو خۆی بپارێزین و ڕێز لە قوربانیدان و خەبای تێکۆشان بگرین. دەستکەوتەکانی یادی ڕاپەڕین بەدی هاتوون بەشێکی زۆری دەستکەوتەکان ڕاپەڕین بەدی هاتوون دیارە دوای هەموو ڕاپەڕین و شۆڕشێکیش دوای سەرکەوتین ڕاپەڕین و شۆڕشەکان جۆرێک لە با بڵێن ئەوەی کە خەڵک ناوی دەنێت با بڵێن نەعەدالەتی یان ناکسان دروست دەبێ ئەویش بەهۆی بەدینەهاتنی گژ ئاوات و ئامانجەکان بۆیە من لێرە داوا دەکەم لە دەسەڵاتدارانی ئەم وڵاتی خۆمان لە حکومڕانانی وڵاتی خۆمان پێداچوونەوەیکی زۆر گرنگ بە حکومڕانتیدا بکەن و جارێکی تر ڕێز لە قوربانیدان و خەبا و تێکۆشانی خەڵکی کوردستان بگرن. ئەمڕۆ لە پاڵ یادی ڕاپەڕین کەرنەڤاڵێشتان لە زانکۆی ڕاپەڕین ڕێخستووە ئەم کەرنەڤاڵە سوودی چێ بۆ خوێندکاران؟ بەڵێ سوودی ئەوەیە بەڕاستی بەڕوحێتێکی زۆر بەرزەوە بە حەماسەتێکی زۆر نیشتیمانیانەوە بەشداریان کردو هەمووی بەجلی کوردیەوە بەشداری کردووە و مانجێک پێش ئێستا خوێندکارەکانمان لە زانکۆ خۆیان ئامادەکردن بۆ کەرنەڤاڵە گەورەیە ئەمە مانای ئەوەیە کە جیلی تازە نەوەی تازە ئارەزومەندێکی گەورەی هەیە لەسەر ئەو بابەتانە کە بەشداری بکەن لە ڕاپەڕین و لە یادەکانی یادە نیشتیمانی و تەواوەتیەکاندا بۆیە مای خۆشحاڵیەکە ئەو حەماسەت و ئەو کەرنەڤاڵە گەورەیە دەبینم. سڵاو لێوەش بەخێر بن زۆر سپاس مەمنون. بەجلی پێشمەرگەوەیە بەشداری کەرنەڤاڵی زانکۆی ڕاپەڕین و یادی پێنج سێت کردووە. بێگومان من وەکو کچە کوردێک ئەمڕۆ بەشدار بووم لە یادی ڕاپەڕینە مەزنەکەی خۆمان
بێگومان بەجلی پێشمەرگەوە بەشداریم کردووە لەبەر ئەوەی پێشمەرگە قارەمانەکانمان دەستێکی باڵان هەبووە لەم شۆڕشە و بە شەرەفانە بەشداریان لەم شۆڕشە کردووە و ئەم یادەش بە بەرز ڕادەگرین. یەکەم جارتە بەشداریم کەرنەڤاڵی زانکۆی ڕاپەڕنەکەی؟ نەخێر لەبەر ئەوەی من خوێندکار بوومە لەم زانکۆیە ئەمە سێمین جارە لەم فیستیڤاڵە بەشداری دەکەم. ساڵای ڕابردوو بە جلی کوردی هاتی ئەم ساڵ بە جلی عەسکەری هاتی چۆنە جلەکانت گۆڕیوە؟ بێگومانەوە گوتم ئەم جلە شەرەفێکی زۆر گەورەی پێوەیە کە ئەمەش دەگەڕێتەوە بۆ پێشمەرگە قارەمانەکانی خۆمان. لا کەرنەڤاڵی زانکۆ بەردەوامین هەوڵەدەم ئەم دکتۆرانەش وەرگرم سڵاتان لێبێ کاکتۆر ئەم کاتتان باش. ئەو کاتەی بەڕێستان باش زۆر سپاس مەڕێزم سپاس مەمنون سەلامەت بێ. بژی سپاس سەلامەتی بەخێر بێنێوەش سپاس. باسی کەرنەڤاڵ و ئەمانە بکەین خۆشحاڵ بووم کاکتۆر ساکار یەکێکە لەو دکتۆرانەی کە لە زانکۆی ڕاپەڕین دەرسی بە من و تۆ مامۆستای من بووە زۆر خۆشحاڵم کاکتۆر. کاکتۆر قساکەن لەسەر یادی 5 بابزانین چی تێ بۆم یادە؟ سەرەتا دەستان خۆش بێ دیارە بابەتی یادکردنەوەی ئەو ڕۆژە مەزنا پێویستێکی هەنووکەیە پێویستێکی بەردەوامە پێویستە هەمومان ساڵانە ئەو یادە بکەینەوە لەبەرەوەی ڕۆژی 5 ڕۆژێک بووە کە تایبەت بووە بە ڕاپەڕێنی گەلی کورد دژی ستەم و زۆرداری و داگیرکاری بۆ بۆنەوە زانکۆی ڕاپەڕین ساڵانە هەڵدەستێ بە ئەنجامدانی فیستیڤالێک لە ناو کەمپەسی زانکۆ لە ڕانیا و جێگەی خۆشحاڵیەکەوە خەڵکێکی زۆر لە هەموو چینە جیاوازەکانی و کۆمەلگا دێن بۆ ئێرە و ئێمە بە خۆشحاڵیەوە لێرە پێشوازیان لێ دەکەین پیرۆزبایی لە سەرجەم گەلی کورد و هەموو تاکێکی هەرێمی کوردستان و شاری ڕانیە و دەڤەری ڕاپەڕین دەکەم و هیوادارم ئەوە ببێتە هۆکارێک بۆ زیاتر خزمەتکردن بە خەڵک و ئەو دەڤەرە جوانە و دوزار هەمومان تێدا سەرکەوتو بین و زۆر سپاس. کاکتۆر سپامێکتەیە بۆ یادی ڕاپەڕین 5 کە بووە ڕۆژی ئازادی کوردستان. بژی سوپاس سەرەتا بەخێر بێن دەستخۆشتان لێ دەکەم ماندوو نەبن لە ڕاستیدا 5 وەرچەرخانێکی گرنگ بوو لە مێژووی گەلی کورد بەڕاستی سەرباری هەموو نەهامەتەکانی ئێستا لە ڕۆژگاری کە دەبینین دەرەنجامی چەندین ناڕێکی بەرهەمی ئەو جۆرە لە دەسەڵاتی ئێستا کە هەیە بەڵام دەبێ ئێمە ئەو ڕاپەڕینە ئەو مێژوە گرنگە لە زیهن و زاکرەی نەوەی ئێستامان بێلینەوە بەو یادە شکۆمەندانەی کە ساڵانە لە شارۆچکە و یان لە شاری ڕانیەی دەواازەی ڕاپەڕین بەڕێوە دەچێت بەڕاستی زانکۆی ڕاپەڕین ئەو دەست پێشخەری و ئەو نەریتە ساڵانە دووبارە دەکاتەوە ئێمە دەستخۆشی لە زانکۆی ڕاپەڕین و لە سەرجەم خەڵکی دەڤەرەکە دەکەین دووبارە پیرۆزبایی لە هەموو گەلی کورد و خەڵکی دەواازەی ڕاپەڕین دەکەین و لێرە دەمانەوێت سەری ڕێز و نەوازش بۆ خانەوادەی سەربەرزی شەهیدان بنوێنین و دابنوێنین چونکە ئەوە بەرهەمی خوێنی شەهیدانمانە. گرنگجێم کەرنەڤاڵە لە چی دیار بۆ خوێندکاران؟ بێگومان خوێندکاران تەنها کاریان ئەوە نییە لە ناو قاعەکانی خوێندن لە ناو چوارچێوێکی دیاریکراوە 4 دیواردا دەرس بخوێنن هەموو ئەو پرۆژانی کەوا لێرە پێشکەش دەکرێن لە چوارچێوەی چالاکیەکاندا واتە ڕەخساندنی فەزایەکە کەشێکە بۆی کە خوێندکاران بتوانن بەشێک لە چالاکیەکانیان بەشێک لە خۆشیەکانی خۆیان بەشێک لەوەی کەوا لە چالاکیەکەوە پەیوەندی بە ناو کەمپەسی ناو قاعەکانی خوێندنەوە نەبێت لێرە دەری ببڕن کامە ژوارەکە کە بەڕاستی ئەو بەهرانەی کە هەیەە ئەو توانانێک کە هەیەە بتوانن لێرە دەری بخن کە دوجار متمانە بەخۆبوونێک لەلایەن دروست دەبێت ئەوە ژوا دەکات کەەوە زمینە خۆش دەکات هەم بۆ پرۆژە بۆ کار و بۆ وەزیفەی داهاتوویاندا سوودمەند بن تێیدا دووبارە دەستخۆشیم لە بۆتان هەیە و بە هیوان کەشێکی خۆش دەناو ئەو ڕۆژەدا بەسەربەرین و زۆر سپاس بۆ هاتنتان زۆر سپاس بەڕێزم.
سڵاتان لەبێت بەخێر بە سەرچاوم بەخێر بێن راپەڕینتان پیرۆز ئێمە وەکو ڕێکخراوی ماڵێک بۆلاوان لە سنووری ئیداری راپەڕین کار دەکەین ئەمە پێنجەمین فیستیڤاڵە لە سنوورەکەمان ساز دەکرێت ئێمە بە چەند چالاکی جۆرا و جۆری فۆکلۆری بەشدارین چالاکەکەمان ئامادەکردنی چەندان خواردنی کوردەواری و کەلانەکردن و دەستاڕ و شەکردن و چای خەڵوز و ئەمە تەشیە ئەمە دوای ئەمەی لە سوودی لە چۆن لێ بینێن چۆن بەکارەوە ئەمە خوریە ئەو خوریە بەکاردێت وە زیاتر خوری بۆ بینی چی پێڵێن مەرەز و ئەوانە بزنی مەرەزە ئەمە بخۆم زۆر زانیاریم لە سری بەڵام بەپێ لە باو باپیرن وەرمانگرتو ئەمە دەکرێت بە قاتی بزوو دەکرێت بە گوریس ئەمە دەکەین بە گوریس درستی کەیوە بەخوا کەمێک شارەزای زۆر زۆر نابەست من زۆر لەگەڵ حەزم بە شتی فۆکلۆری کوردەواری دێ ئێمە و کوڕێکخراوەکەمان زۆر بایەق بەمە دەدەین گرنگێکی زۆر بۆ بابەتانە دەدەینمە ساڵێش بەخێر بێن بەخێر بێن سەرچاوە ئەو دەستارە گەرمی دەستارە لە کۆندا بۆچی بەکاراتوە بەکاردێنین گەرمە دەکەین بە ئارت ئەو بۆ چەندیش تکەش پێ دروست دەکرێت بزانین چۆنە بەم شێوە قورسە وەڵایی قورسە لە کۆندا بەکاریان هێنا بەڵام ئێستا زۆر کار ئاسانی کراوە دەکرێت بە ئار بۆ شتانە بەکاردێت دەتوانین ساوەری پێ دروستکەین زۆر تکەش پێ دروست دەکرێت بەڵام پێشتر دەزانانی ئەمە بۆچ بەکاردێت یان لە وەرگەی چالاکیانەوە وەڵا لە ڕگای چالاکیانەوە بەڵام راجا تو چێ لە بەردەم ئەوە شەیە خوری و ئۆشتانەی پێ ئاوە شەدەکەینەوە بۆ گوریس و قاتی شاڵ و ئەوشتانە بەڵێ ئەبۆی بەکار خوری چی ئاژەڵێکە مەڕە ئەو زیاتر ئەوانەی کە بزنی مەرەز و ئەوانەیە بۆ قاتی بزوو بەکاردێ بەڵێ نا هەمووی نابێتێ ئەوەندەی کە زانیاریمان هەیە زیاتر ئەوەی بزن بەکاردێت دەکرێت بە گوریز دەکرێت بە قاتی شاڵ بەڵام بەداخەوە ئێستا ئەمانە کەمتر بۆتەوە بەڵام دەبین لێرە ئەم سەلەیە چێ لە چۆن دروستکراوە لە کۆندا ئەمە زیاتر ینی بۆ ئێستا لە زیاتر شتی نایلۆن بەکاردێت بەڵام ئەمە لە ڕابردوو وەکو شوێنی ئەو سەبەتانەیە کە ئێستا بەکاردێت بۆ چۆن دەڵی تری و تەماتە ئەوانەیە لە ناو بێستانەکان ڕاپێهێناوەتەوە ناو ماڵەکانیان سڵاو بەڕێز بەخێر بێ ئەم کاتەی تۆش باش ئەم یادە لە هەموو کورد پیرۆز دەکەم 5 ئازار 1991 ئەم ڕۆژە بوو کە کورتوانی سربەخۆی کوردستان ڕابگەێنێت هەمومان خۆشحاڵ بووین بە ئازادبوونی کوردستان چۆنە بەشدارم کەرنەڤاڵەت کردووە بە جلوبەرجی کوردیەوە وەڵی هەروەکو قوتابیەک پێم خۆش بوو لە پیشەکەمدا بەشداری ئەم یادە بکەم یادی ئازادبوونی ڕاپەڕین سەلامەت ویسپاس بەڕێزی سڵاو لێوەش بەخێر بە سەرچاو یادی ڕاپەڕی لەم ڕۆژە پیرۆزەدا ئێمە پیرۆزبای خۆمان ئاڕاستە گەلی هەموو کوردستان دەکەین و بە خێراتنی هەمووانە بەڕێزەکان دەکەین کە لەم ڕێگاوە ئەزیەتیان کێشەوە هاتوونە لێرە لەگەڵ ئێمەدا لەم فیستیڤاڵە گەورەیدا بەشداریان کردووە. بەشدارم کەرنەڤاڵەت کردووە ئەم کەرنەڤاڵە گرنگی لە چیدا؟ ئێمە خوێندکارانی زانکۆی ڕاپەڕین لە چالەکێکی تازەدا بەشداریمان کردووە کە ئەویش ئەپی یاسایەوە هەروەها خولێکی ئەکادیمیە کە هەروەها بۆ دەرچوانی زانکۆی و هەروەها بۆ بەشی پارێزەران و ئەندازیاری ئەم خولەیە کراوەتەوە. بەخێر بێن سەرچاو سپاستا بەخێر بێن.
بەڵێ هەر لە کەرنەڤاڵی زانکۆی ڕاپەڕین بەردەوامین خۆشحاڵم لەم کەرنەڤاڵە چاوم کۆت بە مامۆستا و دکتۆر کە دکتۆرە فاتمەیە دکتۆرم کاتت باش کاتت باش مامۆستا هێمن زۆر سپاس خۆشحاڵم ببینەوەت کە تۆ خوێندکاری ئێمە بوو شەنازیت پێوە دەکەین کە ئێستاش دەبینم وەکو بێژەر کار دەکەی جێگا ڕێزی دەست خۆش بە کاکە دکتۆر بینە سەر یادی ڕاپەڕین بابزان یادی ڕاپەڕین چتەیە چۆن پێناسە یادی ڕاپەڕنەکەی کاکە هێمن یادی ڕاپەڕین هەمیشە یادێکە لە هزر و بیرەوەری هەموو تاکێکی کورد ئەبێ بمێنێتەوە و دەژمێنێتەوە چەندی ساڵ بەسەر ئەو یادە پیرۆزەدا تێپەڕیوە بەڵام هەمیشە ڕۆژێکی پرشەنگدار و هەمیشە ڕێژێکی مێژووی دەبینین چونکە لە ڕاستیدا ئەگەر ئێمەی کو شانازی پێوەنەکەین ئەی شانازی بە چ ڕۆژێکی مێژووی خۆمانەوە بکەین هەتا بڵێ ڕۆژێکی پیرۆزە و پیرۆزبایش لە هەموو ئەو چین و توێژانە دەکەم کە ئێستا ئامادە لەم فیستیڤاڵی ڕۆژی زانکۆوە هەم فیستیڤاڵی ڕۆژی ڕاپەڕینیشە بەخێرهاتنی ئێوە بەڕێزیش دەکەم. کەرنەڤاڵی زانکۆی ڕاپەڕش لە یادی ڕاپەڕین ئەنجامەدرێت ئەم کەرنەڤاڵە سوودی چییە بۆ خوێندکاران یان بۆ چین و توێژانەی بەشداری کەرنەڤاڵی زانکۆی ڕاپەڕنەکە؟ بەڵێ کاکە هێمن لە ڕاستیدا ئەم ڕۆژە وەکو فیستیڤاڵیش ڕۆژێکی زۆر باشە لەبەر چکە هەم ئاشنابوونی خوێندکارانە بە هەندێک دیاردا من وەکو خۆم کە مامۆستام لەم زانکۆیەدا هەندێک دیاردەی جوانم بینی بۆ نمونە هەندێک خوێندکار دەبینین بەهرێشیان هەیە پیشێشیان هەیە بەڵام ناتوانن دەری ببڕن بەڵام لەم ڕۆژەیە ئەتوانن بەهرەکانی خۆیان دەرببڕن بۆ نمونە تازە خوێندکارێکم بینی لە بەشی یاسا ڕەسام وێنە کێشێکی یەکجار بەتوان نابوو بەڕاستی زۆر پێی معجب بووم کە ڕسمی ئاوا جوان دەچێشێت وەکو ڕسامێکی بەتوانە بینرا لەوانەیە ئەمە ئەگەر لەم ڕۆژێ دەنەبێ ناسراو نابێ من لەو ڕۆژێ ئەوم ناسی کەواتە ئەمە شتێکی باشە هەم پیشەی خوێندکارە بە دەردەخی هەم ڕۆژێکی خۆشیشە بۆ ئاشنابوونی خوێندکاران و بێکەوە ئەتوان ڕۆژێکی خۆش بەڕێ بکەن. بەخێر بێ زۆر سپاس کاتت باش بەشداری کەرنەڤاڵی زانکۆی ڕاپەڕین کردووە لە یادی ڕاپەڕیندا ئێمە وەک مامۆستایانی پەیمانگای فام بەشداریمان کردو لە فیستیڤاڵی ساڵانەی زانکۆی ڕاپەڕین لە کاری دەستی و ئەکسسوارات و ئەو شتانەی کە خانمان خۆیان پێوە سەرقاڵ کردووە ئێستا هەوڵ دەدەن بۆ خۆیان پیشەیەک بکەن بژێوی ژیانی خۆیان پەیدا بکەن ئێمە لێرە شتەکانمان نمایش کردو وەکو داهاتێک بۆ ئەو کەسانەی پاڵپشتێک بۆ ئەوانەی کە کاری دەستی دەکەن بۆی بتوانین یارمەتێکیان بدەین. باخسەر سەیەک سواراتەکە بکەین کامێک سوارات بۆ خۆت بەدەستی خۆت دروست کردووە؟ وەڵی هیچیان بەدەستی خۆم دروستم نەکردەوە بەڵام ئەوانە خوشکەکەم دروستی کردوون ئەوانە هەندێک لە خوێندکارەکانمان کردویانە وەڵی ئەوانە هەندێکیان ئەوانە ئەو شتانەمان هەیە ئەو منداڵە جوانە بۆی دروست کردوین ئەو شتە وردانەمان بۆ بازنام بەڵێ بەڵێ ئەوە دەستبەندی کتانەیە بەڵێ بۆ منداڵان بەکار یەکسە جوانەمان بۆی دروست کردوین. ئەم کەرنەڤاڵ ئەم فیستیڤاڵە لە چی دێ؟ وڵای خۆی فیستیڤاڵی ئاوا ساڵانە زۆر گرنگە بۆ زیندوکردنەوە یادی ڕاپەڕین هەروەها بۆ کەسانەی کە دەیانەوێت کارێک بکەن داهاتێکیان دەست دەکەوێت لەو ڕۆژەدا لەبەرەوەی خەڵکێکی زۆر سەردانی ئێرە دەکا داهاتێک و ناساندنی کەلوپەلەکانیشیانە. زۆر سپاس دەستی تۆش خۆش بێ لە شساق بێ بەخێر بێ دەست خۆش بێ. سڵاوتان لەبەر زۆر سپاس بەخێر بن سپاس دەکەم زۆر سپاس لە پێنجی سێ ڕاپەڕینە مەزنەکەی گەلی کوردستان پیرۆزبایی خۆم ئاڕاستی هەموو گەلی کورد دەکەم خۆم بە خۆشحاڵ دەزانم کە وەک خەڵکێکی ڕانیە سەرەتا ڕاپەڕینە مەزنەکە لە شاری ڕانیە دەواازی ڕاپەڕین سەری هەڵدا انشاءالله بەچی بەشداری کەرنەڤاڵی ئەمڕۆتان کردووە؟ ئێمە وەکو پەیمانگای فام لە بەشی کۆمپیوتەر چەند پرۆژەیەکمان هەیە کە یەکێک لەوانە کە من تێدا بەشداریم کردووە پرۆژەی سێهینام تاقیکردنەوەی تایپینگە کە پاراگرافێکمان نووسیوە لەو پاراگرافە لە ماوەی 6 کە دەبێت دووباری بکەوە
چەند غەڵەتێکیش هەبێ پێت دەڵێ لە کۆتاییدا و تەنها شەت سەرکەت هەیە. وەڵاهی ئەمنی شەر پرۆژەم هەیە بەڵام پرۆژەکەی من جیاوازە یعنی ئەوە نییە کە کاتوشتیە بێت تەنها پرۆژەیەکە کە بۆ ڕێستوران توشتەکان بەکاردێت. پرۆژەیەکی کەشمان بۆ تەندروستیە لە ڕێگەی چێش و باڵا و تەمەندەوە دەتوانین زانیاریەکان بدەی و لەو کاتەدا تەندروستی خۆت پێ دەڵێ. بە بۆنی پێنجی سێشەوە یادی ڕاپەڕینە گوڵەش پێشکەش بە کەناڵ و ڕاپەڕین. زۆر سپاس بەخێر بێن خاتان لەگەڵ بەخێر بێن. باشتر بۆ تۆ یادی ڕاپەڕین گرنگی ڕاپەڕین یادێکی پیرۆزە هیوادارین هەموو گەلی کورد لەو ڕۆژەدا بەشدار بێ لەو یادا. ئەمڕۆ بەشداری کەرنەڤاڵی زانکۆی ڕاپەڕین لە یادی ڕاپەڕینتان کردووە بەچی بەشداریم کەرنەڤاڵەت کردووە ئەم شتانە چین شتە کوردەوارەکان لە بەردەم تۆدا؟ شتە کوردەواری وەکو سەماوەر و دەستار و ئەوانەش گوێز و چەرەس و ئەو شتانەیە. چۆنە لەژێر ڕەشماڵی کوردی بۆم شتە کوردەواریانە دانیشتوون؟ وڵای شتێکی جوانە و کوردەواریە و حەزمان کردمەش بەشدار بم بۆ شێوازە. ئەمە دەستارە بۆ گەنم هاڕین بەکاردەهات لە کاتی پێشوودا و هەروەها ویستمان لەم یادەدا شێوازی ژیانی کوردانی پێش بخەینە ڕوو کە ئەو کەلوپە لە سادانیان بەکارهێناوە بۆ بەڕێکردنی ئیشەکان ڕۆژانەیە. فیستیڤاڵی وا بکرێت دەزانێمە پێشتر بەکارهاتەوە و ستودیەمەی چ بووە؟ بەڵێ چونکە باو باپیرانمان بەکاریان هێناوە و لە میراتی ئەوانە بۆ ئێمە ماوەتەوە. دەست خۆش بێ زۆر سپاس. بەڵێ خوێندکاری پەیمانگای فامین. بەڵێ دەست خۆش بێ زۆر سپاس. دەست خۆش بێ. بەخێر بن سەر چاو سپاس. سلااو لە تۆ سپاس مەمنون. پێکەوە مەشکە ئەژێنێن لە یادی ڕاپەردا سەردەمزانین یادی ڕاپەڕین. سەلامەت بی بەخێر بن سەرتا سپاس کەناڵەکەتانەکەم. بێگومان هەموو ڕۆژێ گەلی کورد یادی پێنجی سێ دەکاتەوە بە کولتورە جیاوازەکانەوە. ئێمە شەومان بەشداری هەم بۆنەکان دەکەین و شانازی بە بۆنە کورداوەریەکان دەکەین. کەرنەڤاڵی ئەمڕۆ دەبینین لە تەنیشت مەشکەیەک وەستاون بابزانین لە کۆندا ئەمە چۆن بەکاراتەوە چ بەکاراتەوە؟ بەڵێ لە کۆندا ئەمە بۆ چۆنەڵی بۆ وەکو پێستەوە بووە بۆ شیر و دواتر کردویانە بەکەرە و بەڕۆن و چەند پێکاتەیەکیان لێ پێکێناوە. تامی ئەوەشتانی ناوت کردووە؟ وەڵام من خۆم نایخۆم نەوەڵا نەوەڵا بەڕێز تۆشی سنیێ قسەیک سپاس ناوەڵایش ناڵم دەستان خۆش سڵاتان لێ بێت. سڵاو لە بەڕێستیشتان زۆر سپاس سەلامەت بن. سڵاو لە تۆ زۆر سپاس سەلامەت بی زۆر سپاس. سەرەتا پێم بڵێن چتانەیە بۆ یادی ڕاپەڕین؟ ئەم ڕۆژە کە ڕۆژێکی زۆر پیرۆزە لای ئێمەی کورد وەکو جەژنێک وایە بۆ ئێمە کە یادی ڕاپەڕینە کە 5 ئازارە بۆ ئەو ڕۆژە بووە کە ڕاپەڕین سەکۆی ڕاپەڕین لە دەواازەی ڕاپەڕینەوە دەستی پێکوڕە لە ڕانیەوە. ئەمە بۆ ئێمە ڕۆژێکی پیرۆزە زۆر گرینگە لای ئێمە.
faces. My name is Ahmed, and today I'm gonna tell you some information and explain volcano for you. This is volcano. It's like a mountain, but there's some difference about it. It is brown and there's a hole on it like a chimney. And volcano is a type of mountain that it cannot just erupt on land. It can also erupt under ice, under ocean, or more places. The biggest also volcano is not on Earth, it's on another planet called Mars. Because I think that place is very, very hot too. I can show them how the lava comes out. Okay, show them first. كاغامات خوێندکار لە قوتابخانەی سانە باسی ڤۆلکانۆ کات تەماشامە شێوازی ڤۆلکانۆ تاقیکاتەوە بازانین چۆن ڤۆلکانۆ بەرز دەبێتەوە. More? Okay, now. Yeah, that's enough. Okay, that's enough. Then baking soda. No, no. Put it, please. Okay. Look at the volcano force up, or we can call it erupt. Thank you, dear guests, for listening and watching and looking at me. Goodbye. Goodbye. You're welcome. More soda. More soda? Yes. More? Okay, sure. Look at... تۆزە بە کوردی باسی ڤۆلکانم بۆکەی؟ Okay, sure. ئەوە بورکانە. ئەمە چ تێکرد گەرستەکانی ناوی چ بوو؟ Teacher, I can't speak at Kurdish. Why? I'm not good at it. سرکەی سێو، سۆدا و ڕەنگی خۆراکشمان پێویستە هەر ڕەنگێکە بمانەوێت. بۆ سێکەرە سێتێکەڵی دەکەی پێشانماندا کە چۆن گرکان دروست دەبێت. خێر بێن، زۆر سپاس. You're welcome. خێر بێن. یادی ڕاپەڕین پیرۆز دەکەین لە تەواوی گەلی کورد بەتایبەت خەڵکی دەڤەری ڕاپەڕین کە ئێرە کلیلی دەواازەی ڕاپەڕین بوو بەخێر بێن سەر و سەرچاو. منیش پێیامم بۆ یادی ڕاپەڕین پیرۆزبایی لە گەلی کورد دەکەم ئەوە زۆریش خۆشحاڵم کە ئەو هەموو خەڵکە دێ بەجلی کوردی و چالاکی خۆی پێشکەش دەکا لێرە زۆر خۆشحاڵم. ئەمڕۆ هاتوونە کەرنەڤاڵی زانکۆی ڕاپەڕین. ئازانین بەچی بەشداری کەرنەڤال زانکۆی ڕاپەڕتان کردووە و گرنگی ئەم کەرنەڤاڵە و فیستیڤالە لە چدە؟ بەڵێ ئێمە وەکو پرۆژەی سانە قوتابخانە و باخچەی سانە بەشداریمان کردو بە کۆمەڵێک چالاکی جۆرا و جۆر کاری دەستی منداڵەکان کاری دەستی مامۆستایان و کۆمەڵێک کار و چالاکی ترمان لێرە پیشانی ئامادەبووان پیشانی میوانانمانداوە بە حکمی ئەوەی کە خەڵکانێکی زۆر سەردانی ئێرە دەکەن و کار و چالاکیەکانی ئێمە و منداڵان و مامۆستایان دەبینن گرنگێکی زۆری هەیە هەم بۆ خوێندکاران هەم بۆ مامۆستایان لەوەی مامۆستایان کە کار و چالاکیەکانی خۆیان ئەوەی کە لە منداڵەکاندا ڕەنگی داوەتەوە ئەرزی دەکەن هەروەها منداڵانیش ئاشنا دەبن تا چەند خوێندکاران دڵخۆشن بەو فیستیڤال و کەرنەڤاڵانە کە بە شێوازێکی گشتی هەمویان بەشداریەکەن و بە چالێکی جۆرە بەڵێ بەتەکید منداڵان دڵخۆشیان پێوە دیارە لەوەی کە کار و چالاکیەکانیان پیشان دەدرێت لەوەی کە دەبینن کە بۆنە لەو ڕۆژەدا لە شاری ڕانیەوە ئازادی دەستی پێکردو بۆ تەواوی شارەکانی چالەکان زیاتر لایەنی چنە لایەنی هونەری ئەکادمی زانستی بەڵێ چالاکەکانمان هەم لە هەمووی خۆی دەگرێتەوە هونەریە کاری دەستی منداڵەکانە چالاکی زانستیە کللتوریە لە خوارەوە ڕەشماڵمان هەیە بڵێ لە هەمووی بەگشتی ئەمە بەڵێ بەشداریمان وڵی جا بڵێن چی بدەیە وڵا من وەکو مامۆستایەک هەر هاتوومە تێرە و چالاکی و فیستیڤالە ببینم بە زۆر خۆشحاڵم چکە شتێکی زۆر جوان دەبینم هەم لە جلوبەرگدا هەم لەم چالاکیانی کە پێشکەش دەکرێ بەخێر بن سەر چاو
باش پیرۆزبای ڕاپەڕین لە خەڵکی ڕێڤەری ڕانیە و پشدەر دەکەین بەخێر بێن سەرەتا بەخێر بێن بە خێراتنی کەناڵەکەتان دەکەین بۆ ئەو ڕاپەڕینەیە کە لێرە ڕوودا ئێمە وەک خوێندکاری زانکۆی ڕاپەڕین کۆلێژی زانستان دازیاریەکان ئەمڕۆ ئەو بەرهەمانەی خۆمانمان هێناوە لێرە عەرزمان کردو بۆ فرۆشتنیش دامانناوە بەرهەمەکەمان ئێمە لێرەدا هێلکەی خۆماڵی و هێلکەی مەسلحەمان هێناوە و لە هەمان کاتدا هێلکەی قەلمان هێناوە و هەوێر دەشا هێلکەی قازمان هێناوە ئەو هێلکانەی کە ئەبنۆرماڵن و بۆ دانانەوە ناگونجێن ئەمە هێلکەی هەوێردەیە پرۆژەکەی ئەوانە بە ئەو باسی بکات ئەمە هێلکەی هەوێردی ئەم ساڵ هاوین ئێمە توێژینەوەمان لەسەر هەوێردە کردووە هەوێردە گۆشتێکی زۆر باشی هەیە و تەندروستە ڕێژەی چەوری تێدا کەمە بەراورد بە مریشک ئەمە ئەو پرۆژەیە کە ئەنجامماندا بۆ ئەوە بوو ویسمان زیاتر سوودی هەبێ بۆ کەسانی کەوا چەوریان هەیە بمان هەوێ چەورەکەی کەم بکەینەوە بە بەکارهێنانی ئەدیتیڤ وە زۆر سوودی بینیم هەوێردە خۆی بە 42 ڕۆژ دەست دەکات بە هێلکەکردن بەڵام و ئەلەفە ئێمە کە بەکارمان هێنا وای کرد لە 32 ڕۆژی بکەوێتە هێلکەکردن و سوودی هەیە هێلکەی هەوێردە بۆ ئەو منداڵانی کەوا کێشەی قسەکردنیان هەیە بۆ کەسانی کەوا کێشەی زەخت و شەکرەیان هەیە یاخود بۆ خانمانی دووگیان یاخود بۆ ئەوانەی کەوا ڕاضە دەکەن بۆ ئەو کەسانی کە دەچن بۆ قاعە وەرزش دەکەن سوودێکی زۆری هەیە ئێمە بە چەند زۆر علەفی جیاواز بەشداریمان کردووە و علەفەکانی ئێمە بەداخەوە لێرە ئۆگلێ دەکەم خاوەن ئاژەڵەکانی ئێمە نازانن چ جۆرە علەفێک دەکڕن و چ جۆرە علەفێک دەدەن بە ئاژەڵ ئێمە وەکو کۆمپانیای مەگافارم هیچ علەفێک نییە لە بازار کە ڕاستەوخۆ بیدەین بە خاوەن ئاژەڵەکان بەڵکو خۆمان دێین لە نزیکەوە سەری ئاژەڵەکە دەکەین ئەو جا لەمە دووە پێیان دەڵێن کە ئەو علەفە بۆ خۆمان بۆیان دروست دەکەین بەپێی وەزن و زۆری ئاژەڵەکە بازارتان چۆن بۆ خراپە پشت پێ نابەستن یعنی ئەو خەڵکەوا دەزانێت کە ئێمە لێری نۆشتەمان هەر بۆ جوانی داناوە نازانن ئێمە کە توێژینەوە دەکەین پشت بە توێژینەوەکان دەبەستین ئەوە هەر من نهاتوم ئەو ساڵ هاوین توێژینەوەی ئەمە تەبقێکە کە 12 دانەی تێدایە بە 2000 بەڵێ بە 2000 دەیفرۆشین بەڵام خەڵکەکە یعنی ئەوە پێی گرانە پێی دەڵێ گرانە بۆچی بەوەندەیە بەڵام ئەو بەرهەمێکی خۆماڵیە سوودێکی هێزگار زۆری هەیە ناوەڵام ئەمڕۆ بازارمان هەر زۆر خراپ بوو سەرڕایەوەی نرخەکانیشمان گونجاوە بۆ نمونە هێلکەی قاز دانەی بە 3000 لە داشکاندن بوو هەروەڵە کەس نایکڕێ مەش ناچارین داشکاندن بۆ شتەکان بکەین بۆی هەروانەیان بینەوە ماڵەوە زۆر سپاس ڕستاندات و بازارتان باش بێت ئەمڕۆ لە یادی ڕاپەرندا کەرنەڤال لە زانکۆی ڕاپەڕنە جەمەتە گرنگی ئەم کەرنەڤالێت وڵا گرنگی و کەرنەڤاڵە گرنگێکی باشی هەیە تا چکە زۆرێک لە زۆرەکان ئاشنابوونێکە چکە بەڕاستی کۆمەلگای ئێمە بە حکمی ئەو سۆسیال میدیا و بە حکمی تۆڕە کۆمەڵاتیەکان زۆرێک لە دوورکەوتنەوە لە نێوان گەنجەکان لە نێوان خەڵکدا ڕوویداوە بەڵانەوە بەڕاستی ئاماژەیەکە بۆەوەی دووبارە خەڵک بەرێکەوتنیی کۆمەڵاتی دروست بێتەوە و هەروە ئاشنای خەڵک بە بەشێک لە مەوزوعی زانست و مەوزوعی کولتور و مەوزوعی کۆمەڵایەتی و بابەتانە سوود و قازانجێکی هەیە بۆ گەنجان بەڵێ بینێرانی خۆشەویست لە یادی پێنجی سێدا و لە کەرنەڤاڵی زانکۆی ڕاپەڕیندا لەناو ئەم هەموو خەڵکە خۆشەویستە و کە بەشداریان لە یادی ڕاپەڕیندا کردووە هەتاوەکو کەرنەڤاڵیشتر و فستیڤاڵیشتر کۆتایی بە بەرنمەکەی ئەمڕۆمان دێنین ماڵ ئاوا و خواتان لەگەڵ بێت. بهاری ژینم توی ڕانیە دیرۆکی شادی و شینم توی ڕانیە
سەرچاوی شۆش و ڕاپەڕینی کورد سەرچاوی شۆش و ڕاپەڕینی کورد زومای بینین و تینم توی ڕانیا زومای بینین و تینم توی ڕانیا بۆ قولەی شۆخ و بۆ شوێرەکانی بتوێنی جوان و باغ و بێستانی بۆ قولەی شۆخ و بۆ شوێرەکانی بتوێنی جوان و باغ و بێستانی بۆشکی پاشی ئەم خاکە پاکە تاماوم دەڵم شێر و گۆرانی بۆشکی پاشی ئەم خاکە پاکە تاماوم دەڵم شێر و گۆرانی گوڵی سەر سنگی شێوارە شێم تۆی سەرچاوی خوێنی سوور و گەشێم تۆی گوڵی سەر سنگی شێوارە شێم تۆی سەرچاوی خوێنی سوور و گەشێم تۆی بۆ گەشانەوەم دیمەنی قەشانگت واسوودەی بیر و هۆشێم تۆی بۆ گەشانەوەم دیمەنی قەشانگت واسوودەی بیر و هۆشێم تۆی